ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ هەوڵ دەدەم لە باشترین ئەو زنجیرانتان پێ بڵێم کە لە ساڵی 2021 بینەریان بووین. هەرچەندە ئێستا ساڵی 2021 تەواو بووە و لە ساڵ 2022 داین، بەڵام کۆمەڵە زنجیرەیەک هەبوون کە لە ساڵ 2021 پەخشکران کە بەتایبەت بەلای خۆمەوە زۆر سەرنجڕاکێش بوون. بۆیە ئەگەر درەنگیش بێت هەوڵمدا کە ئێوەی پێ ئاشنا بکەم تا ئاگادار بن کە ئەو زنجیرانە چین و بەو هیوایە کە بتوان لە ساڵی نوێدا سەریان بکەن و وەردەهاتوش ئەگەر وەرزی نوێیان هەبێ بتوان لەگەڵی بەردەوام بن و باشترین زنجیرەکان ببینن. تەوان ئەو زنجیرانی باسییان لێوە دەکەم هەمویان ئەوانە کە لە ساڵ 2021 پەخشکران، واتە بۆ یەکەمین جار لەو ساڵە پەخشکران. جا چ وەرزێکی نوێیان بێت لەو ساڵە پەخشکرا بێت یاخود یەکەم وەرزی بێت کە لە ساڵ 2021 پەخشکرا بێت. لەگەڵ ئەوەشدا هەندێک زنجیرە هەبوون کە پێشتر بڵاوکرابوونەوە، بەڵام من لە ساڵی 2021 بینیمن، بۆیە بە کورتی پێتان دەڵێم ئەو زنجیرانە چی بوو. یەک لەو زنجیرانە زنجیرەی ئەنەمی دیمن سلەیەر یاخود بکوژی ئەریمەنەکان کە وەرزی یەکەمی لە مێژوو بڵاوکرابوویەوە، وەرزی دووەمیشی بەشێکی لە ساڵ 2021 بڵاوکرایەوە. من هەموویم لە ساڵ 2021 بینی و یەکێک بوو لە زنجیرە نایابەکان. زنجیرەی کۆری کینگدۆم کە زنجیرەیەکی ترسناکە لە هەمان کادا مێژوویە، دوو وەرزی بڵاوکرابوویەوە و فیلمێکی ساڵ 2021 بڵاوکرایەوە. من هەموو وەرزەکانیم لە ساڵی 2021 بینی و ئەوەشیان بە هەمان شێوە زنجیرەیەکی زۆر نایابوو، چاوەڕێی وەرزی سێمەم کە بێگومان شتێکی نایابتر دەبێت. زنجیرەی ئێرانی نونخێ کە تا ئێستا سێ وەرزی بە فارسی پەخشکراوە، بەڵام دوو وەرزی کراوە بە کوردی. من دوو وەرزەکەیم بینی، دوو وەرزەکەیم هەردووچی لە ساڵی 2021 سیر کرد. ئێستاش لە وێبسایتەکان بە کوردی بەردەستە و زنجیرەیەکی تەنزامێتی زۆر خۆش. زنجیرەیەشتری ئێرانی بە هەمان شێوە لە سال 2021 بینیم، ئەوی زنجیرەی خاتوونی کۆشک. پێشتر ئەو زنجیرەیە پەخشکرا بوو، بەڵام من لە سال 2021 بینیم کە زنجیرەکە زنجیرەیەکی درامایی و خۆشەویستی و مێژوویە. ئەمەشان زنجیرەی زۆر سەرنجڕاکێشە و هەست دەکەم تەکنیکەکانی تۆزێک جیاوازن و لە سینەما ئێرانی بەرەو پێشتر چوون، واتە پێشکەوتنێکی باشە لە سینەما ئێرانی. دوای زنجیرەش کە زۆر سەرنجڕاکێش بوو بەلای منەوە و لەو ساڵە بینیم، بەڵام پێشتر بڵاوکرابوویەوە، ئەوی زنجیرەی ئەنەمی کۆد گیاس بوو کە دوو وەرزی هەبوو. هەردوو وەرزەکەیم لەو ساڵە بینی، هەرچەندە پێم وابێ ئەوە نێمیە لە ساڵەکانی 2006 و ئەوانە پەخشکراوە، بەڵام لە سال 2021 بینیم وە یەکێکە لە باشترین ئەنێمیەکان کە تا ئێستا بینی بێتم. جا ئێستا با بینە سەر باشترین ئەو زنجیرانی کە لە ساڵی 2021 بڵاوکرانەوە و هەلەو ساڵش بینیم. لە پلەی دێمەوە دەست پێ دەکەی زنجیرەی لۆکی. زنجیرەی لۆکی کە لەوانێ زۆرێکتان بزانن لە کارکتەری لۆکی وەرگیراوە کە لە جیهانی مارڤێلە، زنجیرەکە لە دیزنی پلاس پەخشکرا. باسی لە کارکتەری لۆکی دەکرد و چەند سەرکەشیشی ئەوی پێشان دەدا، بە دیاریکراویش دوای ڕووداوەکانی ئەڤێنجەرس کاتێک یەکێک لە بەردەکان دەزێت، بۆیە دەچێت بۆ زۆرێک لە تایملاینێکی تر. زنجیرەکەش خۆی هەم تەنزامێز بوو، لە هەمان کاتیشدا کارکتەری لۆکی کە یەکێک لە کارکتەرە هەر خۆشەویستەکانی پێما بێت جیهانی مارڤێلە، یەکێک لە خراپەکارە ئەوانێک کە زۆر بەدڵی بینەرە، بۆیە بینینی ئەو لە زنجیرەیەک و بە تایبەتی فۆکەس خستنە سەر ئەو شتێکی زۆر خۆش بوو. من خۆم ڕێتینجی 7.5 لە دەم بەم زنجیرێداوە. زنجیرەیەەکە هەندێک شتی لەوانەیە باشتری بێتە ناو لە وەرزی دووەم، بەڵام لە وەرزی یەکەم ناساندنێکی جوان بوو بە کارکتەرەکە و بە زنجیرەکە. تاوان ئەو زنجیرە پێداچونەوە بۆی کردووە، هەوڵ دەدەم لیکەکەی لە خوارەوە دابنێم، دەتوانم بچەند سەیر لیکەکەی بکەن و پێداچونەوەی تایبەتی زنجیرەی لۆکی ببینن. لە پلەی نوێم وەرزی یەکەمی زنجیرەی ڕەشاش دێت. زنجیرەکە لەوانەیە زۆر بەتان ناوەکەیتان نەبیست بێت، زنجیرەیەکی سعودیە، داهێنانێکی زۆر گەورە و پێم وابێ لە سینەما و تەلەڤیزیۆنی سعودی کە شێوازێکی نوێ بوو. باسی لە کارکتەری ڕەشاش دەکرد کە چیرۆکەی ڕاستەقینەیە، کەسایەتێک هەبوو لە ساڵی 80کان و 90کان لە سعودیا کە کاری چەتەیی دەکرد، هاوشەی پابلۆ ئێسکۆباری ئەمریکا و مەکسیکو. ئەوانە ڕەشاش بە هەمان شێوە لە سعودیا چەتە بووە، بەڵام پێشتر لە ئاسکەری کاری کردووە. باسی لە ژیانی ئەوە دەکرد چۆن لە ئاسکریەوە دەبێت بە چەتە و سەرکەشەکانی لە کاتی چەتە بوو. تەمان ئەوەی زۆر جوان بوو لەبارەی زنجیرەکە دەرهێنانەکەی زۆر جوان بوو، ئەکشن و شتەکانی. لە هەمان کاتدا خودی کارکتەر ڕەشاش کەسایەتی زۆر بە کاریزما بوو، یانی ئەکتەرەکە بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوانی جێڕا. کارکتەری ڕەشاشی زۆر بە جوانی گەیان، یەکێک بوو لە دڵخواستنی کارکتەرەکانی من بەڕاستی لە زنجیرەکانی 2021 و زۆر بە جوان چوو بە ناو کارکتەرەکان و وەکو هەندێک کارکتەری زنجیرە بەناوبانگەکان وات هەست دەکرد کە ئەو کارکتەرە یاخود ئەو کەسایەتیە تایبەت بۆ ئەو ئەکتەر دروستکراوە تا ئەو ئەکتەرە ڕۆڵەکەی بجێڕێت. بۆیە دەتوانم بڵێم سەرکەوتنی گشتی فیلمەکەش زۆری پەیوەست بوو بە
ڕۆژگەڕانی ئەو کەسەوە کە ڕۆژگەڕانی زۆر جوان بوو لە هەمان کاتدا چیرۆکەش بەرەو پێشچوونی چیرۆکەکە کۆتایی چیرۆکەکە ناوەڕاستەکانی ئەوەی ڕووداوەکان تێکگیرانەکانی نێوان چەتەکان و پۆلیس و ئەوانە گشتیان زۆر جوان بوون بۆیە هەز دەکەم ئەمە پێشکەوتنێکی زۆر باش بوو لە سینەما و تەلەڤیزیۆنی عربی بەگشتی و سعودی بە تایبەتی من ئەو زنجیرەیەشم بە هەمان شێوە 7.5 لە دەپێدا و پێم وایە نیشاندانێکی جوان بوو بۆ تەلەڤیزیۆنی سعودی و عربی لە پلەی هەشتەم زنجیرەی دەتوانم بڵێم سنسیشن یاخود ئەوەی کە بوو بە ترند و زۆر ناسرا لە 2021 زنجیرەی سکوید گەیم بوو زنجیرەکە دوانی زۆربەتان ئاگاتان لێبێ تەنها یەک وەرزی تا ئێستا هاتووە باسی لەوە دەکرد کاتێک کۆمەڵە خەڵکێک کۆ دەکرێنەوە کە لە شوێنێک یاریەک دەکەن بەڵام ئەو یاریە دۆڕاوەکان لە کۆتاییدا دەمرن تا لە کۆتایی تەواوی یاریەکە یەک براوە دەمێنێتەوە کە بڕێک پارەی زۆری پێدەدرێت تەوان زۆربەتان دەزانن کە زنجیرەکە چەندە ناسرا لەوانەیە ئەوانەی ئەو ڤیددیو دەبینین لە سڵانەوەتان زنجیرەکەتان پێشتر گوێ لێ بوو بێت لەبەرەوەی زنجیرەکە زۆر بەناوبانگ بوو و خەڵکانی زۆر بینەری بوون خەڵکانی زۆر لاساییان دەکردەوە ینی شتێکی زۆر لەبارەی ئەو زنجیرە و باس کرا و بوو بە ترێندێکی جیهانی من ئەو زنجیرەیە بەلای منەوە 7.5 پێدەدەم لەدا ڕاستە زنجیرێکی نایاب بوو لە هەندێک ڕۆوە زۆر پێشکەوتوو بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە هەندێک باوەتی دەرهێنان و هەندێک تەکنیک و یاخود هەندێک هەڵەی کە دەتوانین بڵێم لە کاتی زنجیرەکە نایبینی بەڵام دواتر تێدەگە کە بۆ منە ئەو یاریە بۆ ئەوە نەکرایان هەندێک شت کە بە ئاسانی وەردەگیران یانیش خودی زنجیرەکە پێم وایە زیاتر بۆ ئینتەرتیمنت و بۆ کەیف دروستکرابوو نەک ئەوەی کە کارکتەرەکان لەگەڵ بمێنەوە تا هەتایە بڵێن خۆشەویست بن وەکو زنجیرەکانی گێم ئۆف ترۆنس و برێکینگ باد ئەوانە کارکتەرێک بوون کە بۆ هەتایە بمێنەوە نەخێر ئەوانە کارکتەری کاتی بوون زیاتر بۆ چێژوەرگرتن پێم وابێ خراببوونە سەر تەلەڤیزیۆن بۆیە من 7.5 لەدەی پێدەدەم سکوید گەیمیش بە هەمان شێوە تایبەت پێداچوونەوە و شیکردنەوەم بۆی کردووە لینکەکەی ئەویش لە خوایەوەدا دەنێم لەوێش دەتوانم بچن سەیری پێداچوونەوەی سکوید گەیم بکەن لە پلەی هەفتەم بە هەمان شێوە ترێندێک یاخود سنسیشنێک و زنجیرێکی زۆر ناسراو دێت کە زۆر لە مێژە ناسراوە بەڵام لە 2021 کۆتایی پێهات لە ڕێی وەرزی پێنجەم و پارتی دووەمەوە ئەویش زنجیرەی لا کاسا دێ پاپێر بوو زۆر بەتەن ئاگادار بوون کە لە ساڵی 2021 هەردوو پارتەکەی پارتی یەکەم پارتی دوین بڵاو کرایەوە یەکەچیان لە سەرەتای ساڵ ئەوەی تریشان لە کۆتایی ساڵ بڵاو کرایەوە کۆتاییەکی جوان بوو بە زنجیرەکە پێشتر لە ڕڤیۆکەی تایبەتم باس کردووە و لینکەکەی لە خوارەوەدا دەنێم کۆتاییەکی قایلکەر بوو کۆتاییەش قابل بە زنجیرەکە بوو هەرچەندە پێم وایە دووبارە دەکەمەوە کە وەرزی سێم و چوارەم زیاد بوو بۆ ئەو زنجیرەیە وەرزی پێنجەمیش پارت یەکەمی زیاد بوو بەڵام لە ڕێی پارتی دووەمەوە هەندێک گۆڕانکاری کە زۆر ڕیشەیی بوون زۆر جوان بوو بۆ زنجیرەکە دەتوان بڵێم زۆرێک لە هەڵەکانیان ڕاست کردەوە وایە کرد کە زنجیرەکە ببێت بە شایانی 8 لەدا من خۆم 8 لەدەی پێدەدەم و زنجیرەیەکی زۆر سەرنجڕاکێشە بەڵام بە هەمان شێوە زنجیرەیەک نەکە کارکتەرەکانی بمێنەوە و زنجیرەیەک بێت بە مێژوور نەخێر زنجیرەیەکە تەنها بۆ دەتوان بڵێم ئینتەرتەیمنت هاوشێوەی سکوید گەیم زنجیرەیەکە کە کاتیە لە پلەی شەشەم زنجیرەی ماندەلۆریان وەرزی دووەمی ئەم زنجیرەشان بە هەمان شێوە بەرهەمی دیزنی پلاسە باس لە جیهانی ستار وۆرز دەکات کە جیهانێکە من خۆم زۆر پێسەسام زۆر مەراقم بووە فیلم و زنجیرەکانیشم گشتی دەتوانم بڵێن بینیوە و بەشێکیان چەندان جابینیومەوە لەبەر ئەوەی زۆر پێی سەرسام و زۆر حەزی پێ دەکەم ئەوەشیان باس لە کارکتەری ماندلۆریان دەکات کە کارکتەرێکی دەتوانم بڵێم هاوشێوی بڵین بکوژێکە بەڵام ئەرکێکی پێدەسپێردێت لە وەرزی یەکەم کە شتێک بپارێزێت نامەوێت سپۆیل بێ بۆیە ناڵێم چیە ئەوەیە لە وەرزی دووەم هەر خەریک پاراستنی ئەوەیە بەڵام توش چەند سەرکەشێک دەبێتەوە لە هەمان کاتدا هەندێک شتیش لەبارەی ئەو شتەوە بۆ دەردەکەوێت کە دەیپارێزێت بۆیە سەرکەشیەکانی زۆر خۆشترن و لە هەمان کاتیش زیاتر ئاشنای ئەو جیهانە دەبین کە جیهانی ستار وۆرزە هەندێک بابەت کە تەنانەت لە فیلمەکان و لە زنجیرەکانی تریش باسیەوە نەکراوە لە ڕێی ئەم زنجیرەوە پێی ئاشنا دەبین وە خودی کارکتەری ماندلۆریانیش زیاتر لەگەڵ تێکەڵ دەبین زیاتر حەز دەکەین لەبارەیەوە بزانین و کەسایەتیش زۆر خۆشەویستی دەبێت بەلای بینەرەوە بۆیە من ئەو زنجیرەیە بە هەمان شێوە 8 لەدەی پێدەدەم و لە پلەی شەشەم لە باشترین زنجیرەکانی 2021 لە پلەی پێنجەم زنجیرەی مێر ئۆف ئیستاوندێت ئەو زنجیرەیان تەنها یەک وەرزی هاتووە پێم وابێت تەنها یەک وەرزیشی دەبێت بە پێی ڕووداوەکانی بێ زنجیرەیەکی میستری و تاوانکاری یاخود دەتوانم بڵێم نهێنی ئامێز و تاوانکاری و بەشێکی فریلەرە واتە هەست بزوێنە زنجیرەکە باس لە چەند ڕووداوێکی برین ونبوون و چەند ڕووداوێکی کوشتن دەکات کە لە یەکێک لە ناوچەکانی ئەمریکا ڕوودەدات
بەڵام ئافرەتێک و پیاوێکیش هەندێک جار دێتە ناوی کە هەوڵ دەدەن بە تایبەتیش ئافرەتەکە هەوڵ دەدەن کە کێشەکە بدۆزنەوە یاخود بکوژەکان و ئەوانە بدۆزنەوە جا ئەویان لە ڕووی چیرۆکەوە چیرۆکێکی دەتوان بڵێن تەقلیدیە بەڵام شێوازی جێبەجێکردنی و چیرۆک و پەرەپێدانی زۆر شتێکی دوێ و جیاوازە ناتوانم ئەوە بڵێم پێتان بڵێم بەڵام ئەوەی کە خودی کارکتەرەکە کارکتەرێکی زۆر بەهێزە ئەوەی کە ڕۆڵەکە دەجێڕێت لە هەمان کاتدا چیرۆکەش کە بەوە دراوە جێبەجێکردنی چیرۆکەکە تەنانەت ئاکتینگەکەی ئاکتینگێکی زۆر جوانە گەیشتن بە هۆکاری تاوانەکە دۆزینەوەی تاوانبارەکە و گشت بابەتەکانی ناوی پێما بیشتی نوێت پیشان دەدەن ئەڵقە بە ئەڵقا شتی نوێ و جیاوازە بۆیە زیاتر مەراقت دەکە کە زیاتر ببین بۆیە من ئەو زنجیرەیەم 9 لە 10 پێداوە لە پلەی چوارم بە هەمان شێوە کۆتایی زنجیرەیەکی تری نایە بۆ ئەوی زنجیرەی ڤایکینگز کە وەرزی شەشەمی پەخشکرا ئەوەیان دەتوانم بڵێم زۆر لە لا کاسا دێ پاپێل بەرای منەوە خۆشتر بوو و یەکێک بوو لە زنجیرەکان کە دەتوانم بڵێم زۆر بە پەرۆژ بووم بۆ ئاڵلقەکانی و هەمیشە حەزم دەکرد ببینم کە وەرزی شەشەمی هات زانرا وەرزی شەشەمی کۆتاییەتی زۆر بە پەرژ تابزانام کۆتایەکی چۆن دەبێت بە کارکتەرەکان بە تایبەت کاتێک ڕاگنار لەما و بزانین کوڕەکانی ڕاگنار چیان بەسەر دێت ڕاستە ئەو زنجیرەش هاوشێوەی زنجیرەی لاکاسا یەک دوو وەرزی کۆتایی زۆر دەتوانم بڵێم سەرکەوتو نەبوون و زۆر بەهێز نەبوون بەڵام تا ئاستێک خۆشیەکان هێشت بۆ تا ئاستێک چێژەکەیان زیاتر هێشت بووە لە لاکاسە ئەوانە پێویستی بە زەحمەتی کەمتر بوو تاوالێ بکەن زنجیرەکە کۆتاییەکی باش پێ بدرێت هەر ئەوەش بوو کە کۆتاییەکی دەتوان بڵێم نایاوی پێدرا کۆتایەکی جوان بوو بۆ ئەو کارکتەرانە بۆ بەتایبەت کارکتەرە سەرچیەکان کە دواتر هاتنەوە ناوی یاخود ئەوانش کە نەهات بوونەوە ناوی بەڵام کۆتایەکیان پێدرا و پێمە بێ زۆر جوان پیشانرا لێڕێی وەرزی شەشەمی ئەو زنجیرەیە ئەو زنجیرێش بە هەمان شێوە ئەو وەرزە کۆتاییەکەی پێداچونەوە و شیکردنەوە بۆی کردووە و بە هەمان شێوە لیکەکەی لە خوارەوەدا دەنێم دەتوانن بچن سەیری بکەن ڕێتینجی منیش بۆ ئەو وەرزە و زنجیرەکەش بەگشتی نۆ لە دەیەویەکە لە باشترین زنجیرەکان نەک تەنها ئەو وەرزەی یاخود نەک تەنها بۆ ئەو ساڵە بەڵکو بە شێوەیەکی گشتی یەکێک لە باشترین زنجیرەکانە کە تا ئێستا بەرهەم هاتبێت سێ زنجیرەی داهاتوو یەکەم و دووەم و سێم هەرسێکیان بەرهەمی نێتفلێکسە بۆیە ئەمە شتێکی زۆر مەزنە بۆ نێتفلێکس بەتایبەت کە نێتفلێکس خۆی دڵخوازترین تۆڕنیە بەلای منەوە خۆی پێم وایە HBO باشترین بەرهەمەکانی هەیە ئەو لیستەش کە تازە باسم کرد زۆربیان نێتفلێکس بوون جگە لە مێر ئۆف ئیستاون کە HBO هەروەها ڤایکینگیش پێم وابێت بەو ئاخیرانە درا بە HBO ئەوەی تریش ماندلۆریان و لۆکی دیزنی پلەسە ئەگەرنە ئەوانە تر هەمویان نێتفلێکسن و ئەو سیانش کە دواتر باسییان لەوە دەکەم ئەوانیش نێتفلێکسن جابا بینە سەر سێم و باس لە سێم باشترین زنجیرە بکەین ئەویش ویچەر وەرزی دووەم چیرۆکی وەرزش هەر بەردەوام بە باسکردنی سەرکەشیەکانی گێڕات بە تایبەت دوای ئەوەی کە سیری لەگەڵەکە ئەرچیەوەی پێست پێدراوە کە سیری بپارێزێت لە هەمان کاتشدا یەنەفەر دوای ئەوەی کە جادوەکەی لە وەرزی یەکەم بەکارهێنا لە وەرزی دوم جادوەکەی پێنامێنێت بۆیە باس لەوەش دەکات کە چۆن مامان لەگەڵ ئەوە دەکات بە هەمان شێوەش جیهانەکە کە جیهانیش زۆر گەورەیە لە ڕێی کتێبەکان و یاریەکەش پیشاندراوە پێشتر و هەر لەوی شەوە زنجیرەکە بەرهەم هاتووە ئەمەیان زنجیرێکی فانتازی زۆر نایە بە ئەو جیهانش کەلەیەتی جیهانێکی زۆر نایە بۆیە زیاتر جیهانەکە دەناسین دەزانین ئاخۆ بۆ نمونە سینترا کوێیە یاخود نۆڤگارد کوێیە ژمداری ئەو شوێنانە کە لە ناو ئەو نەخشەیەدا هەن بۆ چییە ئەلفەکان چێن ویچەرەکان چێن یاخود مرۆڤ ڕاستەقینەکان چێن بۆچی دژایەتی دەکەن چێ دژای چێ دەکەیانی ناساندنێکی زۆر جوانە کە زیاتر لەو وەرزە پێ ئاشنا دەبین و من خۆم ئەمەم زۆر زیاتر بەدڵ بوو لەوەی کە لە وەرزی یەکەم پێ ئاشناوی هەرچەندە وەرزی یەکەمیش تەنها ناساندنێکی جیهانەکە بوو بەڵام ئەو وەرزە قایرکەرتر بوو ئەخشنەکانی زۆر جوان بوو کارکتەرەکانی ڕۆلی باشترین پێدرا بەتایبەت هاتنی هەندێک کارکتەری وەک ڤیسمیر کە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە دروستبوونی ویچەرەکان ئەمانە زۆر دەوریان هەبوو لەوەی کە وەرزی دووەم بکەن بە یەکێک لە وەرزە باشەکان بۆشە من ئەوم لە پلەی سێم داناوە و پلەی 9 لە سەردا یاخود ڕێتینجی 9 لە سەردەم پێداوە لە پلەی دووەم بە هەمان شێوە زنجیرەیەشتری فانتازیە ئەویش زنجیرەی شاد و ئەنبۆن ئەم زنجیرەیان لە کتێبێک وەرگیراوە کە لە نووسین لی باردوگۆیە کە سێ کتێبە لەلایشتری شەوە دوو کتێبیتری لەگەڵ لێک دراوەواتە دەتوان بڵێن 5 کتێبە لێک دراوە و جیهانشتری هاوشێوەی جیهانی ویچەر و گێم ئۆف ترۆنس و لۆرد ئۆف دە ڕینگز و ئەوانە جیهانیش فانتازیە بەڵام ئەمەیان شتێکی دووبارە جیاوازە لەوەی پێشتر لەبەر ئەوەی جیهانەکە
تۆزێک کەشهڵاکی جیاواز زیاتر کەشهڵاکی بە ڕووسیا دەچێت و لە هەمان کاتدا جادووەکان و هێزەکان و بابەتە فانتازیەکانی ناوشی زۆر جیاواز. زنجیرەکە باش لە چەند کارکتەرێک دەکات کە هێزی تایبەتیان هەیە، بەڵام لە هەمان کاتدا لەو جیهانەش جۆرە دەتوانڵێت تەمێک هەیە کە ئەو تەمە گرفتێکی گەورە دروستکردەوە، بۆیە ئەو هێزانە هەوڵدەدەن کە یەک بگرن جاچ خراپە کارەکە لەگەڵ باشەکە هەوڵدەدا یەک بگرن کە ئەو هێزە ناو، بەڵام هەر یەکیان مەبەستێک و ئامانجێکی خۆی هەیە کە هەوڵ دەدات ئەو بابەتە بۆ خۆی بەکاربێنێت یاخود ئەو جادووە بۆ خۆی بەکاربێنێت. تەمان زۆر لەبارەی زنجیرەکەەوە باس ناکەم لەبەر ئەوەشیان بە هەمان شێوە ریڤیوم بۆ کردووە و لینکەکەیم لە خوارەوە داناوە، دەتوان بە تایبەت سیر بکەن ئاخۆ بۆچی ئەو زنجیرەیە زنجیرەی زۆر نایابی فانتازیەوە بۆچی بەلای منەوە دووەم باشترین زنجیرەی ساڵی 2021 بە تایبەت کە خۆم زۆر بە حەز بە فانتازی دەکەم بۆ ئەوەیان تەنانەت پێش وچر ئەوانەش دێت دەتوان بچن لەو ڤیددیۆی سیر بکەن و بێ سپۆیل ئاشنا بن کە زنجیرەکە باس لە چی دەکات و بەر لەوەی زنجیرەکەش ببینن دەتوان زیاتر بزانن ئاخۆ زنجیرەکە شایەن بە سیرکردنیان نا. بەڵام من لای خۆم نۆ لەدەم بەم زنجیرێ داوە پێم وابێ یەکێکە لە باشترین زنجیرە فانتازیەکان و لە داهاتوشدا داهاتوویەکی زۆر باش هەیە بە تایبەت ئەگەر لەگە کتێبەکان بڕوات و زیات لەو کتێبانە دەرنەچێت کە بۆ من لەو بابەتێکە لە کتێبەکە باسکراوە زۆری دەرنەچێت پێم وابێ شتێکی نایاب دەبێت و دەبێت بە شتێکی هاوشێوەی گێم ئۆف ترۆنس و ئەوانش نەبێت شتێکی وای لەوان کەمتر نابێت. باستا باس لە باشتری زنجیرە بکەم کە لە ساڵ 2021 بینیم کە بەلای خۆمەوە باشترین و سانزڕاشترین زنجیرە بوو ئەوش بریتە لە زنجیرەی ئەنیمێشنی ئارکەین. تاوان ئەمەیان وەرزی یەکەمی زنجیرەکە بوو وە لە یاریەکی ئەلکترۆنیەوە وەرگیراوە. زنجیرەکە بە شێوازی ئەنیمێشن دروست کراوە. کاراکتەر هەر سەرچەکانی زنجیرەکە بریتین لە جینکس هەروەها ڤای کە دوو کارکتەری سەرچین و دەتوان بڵێم هاوڕێ یەکترن، بەڵام ڕووداوەکانی ناو زنجیرەکە ئەو هاوڕێتیان دەتوان بڵێن تا ئاستێک دەگۆڕێت تەنانەتوانێت دەبن بە دوژمنی یەکتر. لە هەمان کاژدا لە جیهانە گەورەکەی زنجیرەکە دوو جیهان هەم جیهانێکی ئەوەی خوارەوەی جیهانش ئەوەی سەرەوەیە. ئەوانەی خوارەوە ئەوانە کە بۆ منە ئازار دەدرێن دەچەوسێنرێنەوە، بەڵام لە هەمان کاتدا مادەیەشیان هەیە کە بەهۆی خواردنی ئەو مادەیە زۆر بەهێز دەبن. ئەوانەی سەرەوەش تەکنۆلۆژیایان زۆر بەهێزە و جیهانەکە بەڕێوە دەبن و پارە و پوڵێکی زۆریان لەبەردەستە. بەڵام ئەو زنجیرەیە زۆر پیشانی ئەو نادا کە هەژارەکان چۆن دەچەوسێنرێنەوە یاخود دەوڵەمەندەکان چۆن دوژمنداری دەکەن، نەخێر بەڵکو لە هەردوو لا باشەکان هەن و خراپەکانیشان هەر یەکەیان دەیانەوێت ئەو هێزەکە لەو شوێنە هەیە بۆ مەبەستی خۆی بەکاربێنێت یاخود بۆ مەبەستێک بەکاری بێنێت کە یان ئەوە تا خراپە یان ئەوە تا باش. زانم چیتر لەبارەی زنجیرەکەەوە بڵێم هەوڵ دەدەم کە وەختێک ڕیڤیو لەبارەوە بڵاو بکەمەوە. زنجیرەیەکی هەر نایابە. زنجیرەکە لە ڕووی مۆسیقاوە زۆر نایاب مۆسیقای بۆ کراوە، لە ڕووی دەرهێنانەوە دەرهێنانێکانی شتێکی خەیاڵیە بۆ ئەنیمێشن شتێکی زۆر گۆڕانکاریی گەورەیە، کارکتەرەکانی زۆر باش بۆ ئەنجام درراوە و زۆر بەجوان دروست کراون. ئەنیمێشنی حاڵەتە ئەکشنەکان سینەماتۆگرافی شتێکی زۆر نایابە و دەتوانم بڵێم گۆڕانکاریی زۆر گەورەیە کە لە بواری ئەنیمێشنی ناو تەلەڤیزیۆن داکرابێت، لەبەر ئەوەی زیاتر ئەنیمێشن کە گرنگی پێ دەدرێت زیاتر لە فیلمە لە زنجیرە تەلەڤیزیۆنەکان گرنجێکی کەم پێ دەدرێت. بەڵام ئەوەی لەو زنجیرێ دەبینێت دەتوانم بڵێم زۆر خەیاڵیە. پێم وابێ ئەوەی باسیەوە دەکەن کە نزیکەی 7 بۆ 6 ساڵ خەریک بوون تا ئەو وەرزیان دەهێناوە، بۆیە لەوانەیە وەرزی دومی کە ڕاستە ڕاگەێنراوە، بەڵام لەبەر ئەوەی دەرهێنانەکەی زەحمەتە لەوانەیە کەمێک درەنگ بێت پێ ناچێت کە لە ساڵ 2022 ئەوانە بڵاو بکرێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پەرۆشیم بۆ ئەو زنجیرەیە لە هەر هەموو زنجیرەکانی تر زیاترە، لەبەر ئەوەی تاکە زنجیرە بوو کە ڕاستە وەرزی یەکەمی بوو، بەڵام پێم وایە هیچ کێشەیەکی نەبوو، هەموو شتەکانی زۆر بە ئیتقان و بە جوانی گەێنرابوون. هەر بۆیەشە من ئەو زنجیرەیە دە لە دەیتەوای پێدەدەم و زۆر بەپەرۆشم تا وەرزی دومی لە هەر کاتێک بێ لە داهاتوو بڵاو بکرێتەوە. بەڵێ بەرزان ئەمە ڤیددیۆی من بوو لەبارەی باشترین زنجیرەکان کە لە ساڵی 2021 پەخشکران. هەوڵ دەدەم لە داهاتووشدا لە بەم زوانە هەوڵ دەدەم ڤیددیۆیەکم هەبێت کە باش لە باشترین ئەو زنجیران دەکەم کە چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2022 بڵاو بکرێنەوە و چاوەڕوانی سەرکەوتنی مەزنیان لێ دەکرێت کە بەڕای خۆم ساڵی 2022 دەبێت لە باشترین ساڵەکان بۆ زنجیرە و چەندان زنجیرە هەن کە لەو ڤیددیۆ باسی لێوە دەکەم کە پێم وایە دەبن بە گۆڕانکاری گەورە بەتایبەت لە بابەتی فانتازیە. هەوڵ دەدەین لە ڤیددیۆکە زیاتر پێتان ئاشناوێت. بۆ ئێشتا سبسکرایب بکەن و ئاگاتان لە کەناڵەکە بێت. هەوڵ دەدەین بابەتی زیاتر بڵاو بکەینەوە. من ئوسامە ئەحمەدم. سوپاس.